محاکەمەی گوناهبارانی شەڕی گەورەی دووەم. محاکەمەی کاربەدەستانی ئەڵمانە نازیەکان کە بوون بەهۆی هەڵگیرساندنی ئاگری شەڕی گەورەی دووەم، محاکەمەیەکە کە لەوەوبەر لە مێژوودا شتی وەها ڕووی نەداوە، چونکە تا ئێستا نەبیستراوە سەرۆک و گەورە پیاوانی دەوڵەتێکی شەڕهەڵگیرسێنەر لە هەوڵجاردا و تیاچوو لە ئەنجامدا محاکەمە بکرێن. ئەو چوار دەوڵەتە مەزنەی ئەم باسەیان داهێنا هەرچەند پێشوونەیەکی وەها لەوە و پێش لە مێژوودا ڕووی نەداوە، بۆ ئەوەیان کرد تۆڵەی ملیۆنەها کوژرا و بریندار و دیل بسێنرێت و بۆ ئەوەی کاربەدەستانی دەوڵەتێکی تر لە پاشە ڕۆژە نەخەڵەتا بن لە شەڕ هەڵچن. گوتمان پێشەم محاکەمەیە پێشوونەیەکی کەیوەها ڕووی نەداوە، لەبەرەوەش قانونێکی تایبەتی وەها نەبوو کە بە جۆرەی ئەوە محاکەمەی ئەو گوناهبارانەی پێ بکرێت. بۆ ئەمە بەسەر نوێنەری دەوڵەتە مەزنەکان ئەمریکا و بریتانیا و رووسیا و فرەنسا لە ڕۆژی 8 مانگی ئابی ساڵی 1945 لە شاری لەندەن بە ناوی خۆیانەوە لە جیاتی دەوڵەتە بچووکەکان کە شەڕی نازیەکان داوێنی گرتبوون کۆبوونەوە و ئەم پەیمانەیان بڕیاردا کە بە پەیمانی لەندەن ناوەبرێ. ئێمەش بەرگە گرنگەکانی باسەکەین. مادەی 1. دوای ڕێگادانی ئەنجومەنی دەسەڵاتی سوێندخواران لە ئەڵمانیا، دادگایەکی سوپایی بۆ محاکەمەی ئەو گوناهبارانە پێک دێت کە خراپەی شەڕیان تایبەتی نەبووە بۆ یەک میلەت یا دەوڵەت، هەرچەندە خراپەکانیان تایبەتی بێت یا بەو ناوەوە بێت کەوا سەر بە کۆمەڵێک یا لایەک بوون. مادەی 2. ئەو دەستور و یاسایەی ئەم دادگا سوپاییە ئیشیان پێیەکە بە پێی ڕێکەوتنێکدا ئەنرێت کە سەر بەم پەیمانەیە. اینجا نوێنەری هەر چوار دەوڵەتە مەزنەکان دیسانەوە لە لایەکی کەوە کۆبوونەوە و پشت بە مادەی 2 پەیمانی لەندەن لەسەر دامەزراندنی دادگایەکی دەولی سوپایی بەم شێوەیەی خوارەوە ڕێککەوتن. مادەی 1. پێویستە دادگایەک بۆ محاکەمەی گوناهبارانی شەڕ لەسەر حەق پێک بێت و زوو محاکەمەیان بکات. مادەی 2. ئەو دادگایە لە نوێنەری هەر چوار دەوڵەتە مەزنەکان پێک دێت. مادەی 6. ئەم دادگایە سەیری ئەو خراپانە ئەکات کە گوناهبارانی شەڕ کردویانە، وەک ئەو گوناهانەی دژی ئاسایشی جیهانیان کردووە، ئەو گوناهانەی بەرامبەر بە هەڵگیرساندنی ئاگری شەڕی گەورەی دووەم کردویانە، ئەو گوناهانەی بەرامبەر بە مرۆڤ و مرۆڤایەتی کردویانە. مادەی 8. ئەگەر یەکێک لەو گوناهبارانە ساغی کردەوە کەوا بە گوێرەی تێخوڕینێک جوڵاوەتەوە و خۆی هیچ دەسەڵاتێکی نەبووە، ئەوە هەرگیز نابێت بەهۆی ڕزگاربوونی لە تۆڵەی ئەو خراپیانەی، بەڵکو لێرەدا دادگا ئەگەر بە حەقی زانی بۆی هەیە تەنها لەو فەرمانەی کەم بکاتەوە کە ئەیدات بەسەریا. مادەی 9. دادگا بۆی هەیە ئەو کۆمەڵانە یاخود ئەو لایەنەی ئەم گوناهبارانە تێیدا ئەندام بووبن بە گوناهباریان دابنێ. مادەی 11. دادگا بۆی هەیە بەرامبەر بەو گوناهبارانەی هێشتا نەدۆزراونەتەوە یا خۆیان نەداوە بەدەستەوە لە پاشملە محاکەمەیان بکە. مادەی 14. هەر یەکێک لە دەوڵەتە مەزنەکان ئەتوانن کە دادخوازیەکی گشتی لەم دادگایەدا دابنێن تاکو گوناه و تۆمانج ئاراستەی گوناهباران بکات. مادەی 16. پێویستە دادپرسینەوەی گوناهباران بە جۆرەی حەق و داد بێت. مادەی 26. هەر فەرمانێک محکەمە ئەیدات پێویستە بە تەواوی بیهۆنێتەوە کە لەسەر چییە و چی نییە. ئەو فەرمانەش تێهەڵچوونەوەی دووبارە واتە تەمیزی نییە، بەڵکو هێژگاریە. مادەی 27. دادگا بۆی هەیە هەموو جۆرە فەرمانێک تاکو خنکاندنیش بدات. مادەی 29. دوای ئەوەی فەرمان بەسەر هەر کەسێکە درا، ئەنجومەنی ڕاستەری سوێندخواران لە ئەڵمانیا ئەو فەرمانە بەجێدێنێ و بۆی هەیە ئەگەر بە باشی زانی لە هەر کاتێکا بێت ئەو فەرمانە کەم کاتەوە یا بە جۆرێکی تر بیگۆڕێ. گوناهبارەکان کێبوون و ئیشیان چی بوو؟
1. هێرمان گۆرینگ لە ساڵی 1932ەوە تاکو 1945 یەکێک بوو لە ئەندامەکانی پارتی نازی و فەرماندەری هەرە بەرزی دەستەی SI و جەنەڕاڵ لە دەستەی SS. ئەندام و سەرۆکی پارلەمان ڕایخشتاخ و وەزیری ناوخۆی پرووسیا و بەڕێوەبەری گشتی پۆلیسی پۆروسیا و سەرۆکی ئەنجومەنی دەوڵەت و بەڕێوەبەری پێکهێنانی پرۆژەی 4 ساڵان و وەزیری ڕایخ و فەرماندەری گشتی لە هێزی هەوایی و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی شەڕ و ئەندام لە ئەنجومەنی وەزارەتی نهێنی و سەرۆکی پیشەسازیە یەکگرتوەکانی هێرمان گۆرینگ و جێنشینی هێتلەر بوو. 2. ڕێبنترۆپ لە ساڵی 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و پارلەمانی ڕایخشتاخدا، ڕاوێژکاری هێتلەر لە کاروباری دەرەوەدا، نوێنەری تایبەتی ئەڵمانیا لە کۆبوونەوەی فڕێدانی چەکدا، نوێنەری ئەڵمانیا لە لەندەن، وەزیری ڕایخ لە ئیشوکاری دەرەوەدا، ئەندام لە ئەنجومەنی وەزارەتی نهێنیدا، ئەندام لە لێژنەی بەڕێوەبردننی کاروباری سیاسی، جەنەڕاڵ لە کۆمەڵی SS. 3. هێس لە ساڵی 1921ەوە تا 1941 ئەندام لە پارتی نازی، وەزیری ڕایخی بێوەزارەت، ئەندام لە ئەنجومەنی وەزیرانی پارێزگاری، جێنشینی هێتلەر دوای گۆرینگ، جەنەڕاڵ لە کۆمەڵەی SS و SI. 4. کالتن برۆنەر لە ساڵی 1932ەوە تاکو 1945 ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاغ، جەنەڕاڵ لە کۆمەڵەی SS، جەنەڕاڵی پۆلیسی ئەڵمانیا، وەزیری ئاسایشی دەوڵەتی نەمسا، بەڕێوەبەری پۆلیسی ڤێننا و بەشی ژوور و خواروی نەمسا، سەرۆکی دایرەی گشتی ئاسایش بوو. 5. ڕۆزنبرگ لە ساڵی 1920ەوە تاکو 1945 ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاخدا، بەڕێوەبەری بەشی پیلانی دەرەوە و بەڕێوەبەری بیری ئایدۆلۆژی لە پارتی نازیدا، بەڕێوەبەری ڕایخ لە وڵاتە داگیرکراوەکانی ڕۆژهەڵات، ڕێکخەری جوڵانەوەی گەنجان، جەنەڕاڵ لە کۆمەڵەی SS و SIدا. 6. فرانک لە ساڵی 1932ەوە تاکو 1945 ئەندام لە پارتی نازیدا، جەنەڕاڵ لە کۆمەڵەی SS، ئەندام و وەزیری بێوەزارەت لە ڕایخشتاخدا، کۆمیسەری ڕایخ بۆ پێکهێنانی کاروباری دادگا، سەرۆکی ژووری دەوڵەتان لە یاسادا، ئەکادیمیای قانونی ئەڵمانی، سەرۆکی بەڕێوەبردننی شارستانی لە وڵاتی لودز، سەرۆکی بەرزی دایرەی لەشکر لە پرووسیای ڕۆژاوا و پۆزنان و ئۆدز و کراکاو، حاکمی گشتی وڵاتی پۆڵەندەی داگیرکراو بوو. 7. مارتن بۆرمان لە ساڵی 1925ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و ئەنجومەنی ڕایخشتاخدا، ئەندام لە دەستەی بەرزی بەڕێوەبردننی کۆمەڵەی SI، دامەزرێنەر و سەرۆکی دەستەی کراس ڕەشەکان، سەرۆکی کۆمەڵی ئیشوکاری دایرەی جێنشینی فۆهرر هێتلەر، سەرۆکی بەشی ڕاوێژکاران لە پارتدا، سکرتێری فۆهرر، ئەندام لە ئەنجومەنی وەزیرانی پارێزگاری ڕایخ، ڕێکخەری دەستەی فۆلکستۆرم، جەنەڕاڵ لە کۆمەڵەی SS و SI. 8. فریک لە ساڵی 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و ڕایشلێتس، جەنەڕاڵ لە کۆمەڵەی SS، ئەندام لە ڕایخشتاغ، وەزیری ناوخۆی ڕایخ، وەزیری ناوخۆی پرووسیا، بەڕێوەبەری ڕایخ لە باسی هەڵبژاردندا، مەندووبی گشتی بۆ پێکهێنانی ئیشی ڕایخ، سەرۆکی دائیرەی مرکزی بۆ لێکدانی نەمسا لەگەڵ ڕایخی ئەڵماندا، بەڕێوەبەری دائیرەی مرکزی بۆ یەکگرتنی وڵاتەکانی سوودێت و میمل و دانزیگ و وڵاتەکانی ڕۆژهەڵات و ئۆبن و مالمێدی و مۆریسنۆت لەگەڵ ئەڵمانیا، بەڕێوەبەری دایرەی مرکزی بۆ جێڕانی ئیشوکاری وڵاتی بۆهیمیا و مۆراڤیا، بەڕێوەبەری گشتی ئیدارەی حکوومەت لە ستیریای خوار و کارفیای سەر و ئەلزاس و لۆرین و نەرویج و وڵاتە داگیرکراوەکانی تر بوو. 9. ڕۆبرت لی
لە 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و ڕایشلێست بەڕێوەبەری ڕێخستنی ئیشوکاری پارتی نازی، ئەندام لە ڕایخشتاغ سەرکردەی کۆمەڵی کرێکارانی ئەڵمان، جەنەڕاڵ لە کۆمەڵی ئێس-ئای. دەیەم سۆکۆڵ لە 1921ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و ئەنجومەنی ڕایخشتاغ، پێشەوا لە وڵاتی ثۆرینجا مەندووبی گشتی بۆ ئاگاداری ئیشی کرێکاران لە پرۆژەی 4 ساڵاندا، جەنەڕاڵ لە کۆمەڵی ئێس-ئێس و ئێس-ئای. 11 سبێر لە 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی ڕایشلێتس و ڕایخشتاغدا، وەزیری چەک و زەخیرەی شەڕی ڕایخ، سەرۆکی کۆمەڵەی تۆت، بەڕێوەبەری گشتی پرۆژەی چەک دروستکردنی 4 ساڵی. 12 فرانک لە 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی، ڕاوێژکاری هێتلەر لە کاروباری ئابووری، سەرۆکی بەشی ڕۆژنامەی دەوڵەت، سکرتێری دەوڵەت لە باسی دیعایە و بیرروبڕوادا، وەزیری ئابووری پرووسیا، ئەندام لە ئەنجومەنی وەزارەتی پارێزگاری ڕایخ. 13 شاخت ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاغ، وەزیری ڕایخ لە کاروباری ئابووری، وەزیری ڕایخی بێوەزارەت، سەرۆکی بانکی ڕایخی ئەڵمانی بوو. 14 فۆن بابن لە 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاغ، ڕاوێژکار و جێگری مۆستەشاری ڕایخ لە دوای هێتلەر، مەندووبی بەرزی ئەڵمانیا لە سار، نوێنەری ئەڵمانیا لە ڕێکەوتندا لەگەڵ ڤاتیکان، شابەندەری ئەڵمانیا لە ڤیەننا و تورکیا لە کاتی شەڕدا. 15 کرۆب لە 1932ەوە تا 1945 سەرپەرشتیکاری پیشەسازیە یەکگرتووەکانی فریدریک کرۆب، ئەندام لە ئەنجومەنی ئابووری گشتی ئەڵمانیا، سەرۆکی هەرە بەرزی دەرهێنان و پەیداکردنی ئاسن و کان لە ژێر چاودێری وەزارەتی ڕایخی ئابووریدا. 16 فۆن نۆراث لە 1932ەوە تا 1945 ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاغ، جەنەڕاڵ لە کۆمەڵی ئێس-ئێس و وەزیری ڕایخ لە کاروباری دەرەوەدا، سەرۆکی ئەنجومەنی وەزارەتی نهێنی، نوێنەر و پاسەوانی ڕایخ لە بۆهیمیا و مۆراڤیا. 17 بالدۆر ڤۆن شێراخ لە 1924ەوە بۆ 1945 ئەندام و سەرکردە لە پارتی نازی و ئەندام لە ڕایخشتاغ، فەرماندەری دەستەی گەنجانی ڕایخ کە سەر بە کۆمەڵی ئێس-ئێس بوو، سەرۆکی کۆمەڵەی هێتلەر، خۆمیسەری کاروباری پارێزگاری ڕایخ، سەرۆکی لقی پارتی نازی لە ڤیەننا، بەڕێوەبەری کاروباری پارتی نازی لە ڕووی پەروەردەی بیری گەنجانی ئەڵمانیاوە. 18 زایس ئێنکۆراس ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاغ، جەنەڕاڵ لە کۆمەڵەی ئێس-ئێس، ڕاوێژکاری دەوڵەتی نەمسا، وەزیری وڵات و ئاسایشی گشتی لە نەمسا، ئەندام لە وەزارەتی ڕایخ، وەزیری ڕایخی بێوەزارەت، سەرۆکی ئیدارەی شارستانی لە بەشی خوارووی پۆڵەندا، جێگری حاکمی گشتی لە وڵاتی پۆڵەندەی داگیرکرا و خۆمیسێری ڕایخ لە هۆڵەندەی داگیرکرا و. 19 شترایخەر ئەندام لە پارتی نازی و ڕایخشتاغ، جەنەڕاڵ لە کۆمەڵەی ئێس-ئای، متەسەڕیفی وڵاتی فرانکۆنیا، سەرۆکی دەرکردنی ڕۆژنامەی درۆستەرمەر کە بە تایبەتی لە دژی ڕەگەزی جوولەکە بوو. 20 کایتڵ لە 1938ەوە تا 1945 سەرۆکی دەستەی بەرزی بەڕێوەبردننی هێزی چەکداری ئەڵمانیا، ئەندام لە ئەنجومەنی وەزارەتی نهێنی، ئەندام لە ئەنجومەنی وەزارەت لە بابەت کاروباری پارێزگاری ڕایخەوە، پێشەوە لە لەشکرا لە پلەی فیلد مارشال. 21 یۆدڵ لە 1932ەوە تا 1945 لەفتەنەن کۆلۆنێل بوو، لە دایرەی کاروباری جوڵانەوەی سوپادا، لە دواییدا بوو بە میجر جەنەڕڵ و سەرەکی دەستەی سەرەواری سوپا، ئەنجا بوو بە کۆلۆنێل جەنەڕڵ. 22 ڕێیدەر لە 1928ەوە تا 1945 فەرماندەری بەرزی هێزەکانی ئاوی دەریا واتە سەرداری بەرزی دەریا، ئەندام لە ئەنجومەنی وەزارەتی نهێنی، خاوەنی نیشانەی ئەمیراڵی دەریایی بوو. 23 کارڵ دۆنتێز
لە 1932ەوە تا 1945 فەرماندەری بەشی ژێرزرێیی ڕجن لە دواییدا بوو بە فەرماندەری بەرزی هەموو چەکەکانی ژێرزریەی ئەڵمانیا. ئینجا بوو بە یاریدەدەری ئەمیراڵ، لە دواییدا بوو بە ئەمیراڵی تەواو. ئینجا سەردار واتە ئەمیری بەرزی دەریا، دوای ئەوە فەرماندەری گشتی هەموو چەکی دەریایی ئەڵمان، ڕاوێژکاری هێتلەر، جێنشینی هێتلەر لە سەرۆکایەتی دەوڵەتی ئەڵمانیادا. 24 فریتش لە 1933ەوە بۆ 1945 ئەندام لە پارتی نازی، سەرۆکی دەرکردنی ڕۆژنامەی دەوڵەت دویچە ناخریختن، سەرۆکی بەرزی دائیرەی بێتەلی ئەڵمانیا، سەرۆکی بەرزی بەشی ڕۆژنامەی ناوخۆ کە سەر بە وەزارەتی پرۆپاگەندەی ئەڵمانیا بوو، جێگری وەزارەتی ڕایخ لە پرۆپاگەندەدا، سەرۆکی بەشی ڕادیۆ و بێتەل لە لقی پرۆپاگەندەی پارتی نازی، مەندووبی گشتی لەلایەن پارتەوە بۆ چاودێری ئاگاداریکردنی گشت ئێسگەکانی ڕادیۆ و بێتەل. کۆمەڵە گوناهبارەکانی ئەڵمانیای نازی. ئەو کۆمەڵانەی لەسەر بڕیاری دادگا سوپاییەکەی دەوڵەتان بە گوناهبار دانران ئەمانە بوون: 1. ڕایخشتاغ پارلەمانی ئەڵمانیا بوو کە پێش هاتنی نازیەکان ئەنجومەنێکی تەشریعی دەستوری بوو، بەڵام دوای هاتنی نازیەکان هەڵبژاردننی ئەندامەکانی نەما، بەڵکو هەر یەکێکیان بەدانان دائەنران. 2. کۆمەڵی فەرماندەری پارتی نازی. ئەم کۆمەڵە لەو کەسانە پێکاتە بوو کە سەرناوی پێشەوای سیاسیان بووە بێ ئەوەی سەیری جێگا و ئیشی لە دەوڵەتدا کرابێت. 3. TPSS ئەم تیپە لە ساڵی 1925 هێتلەر ڕێکی خست. لە پێشەوە لە ئەندامەکانی TPSI هەڵبژێردران بۆ ئاگاداری گیانی فۆهرەر و سەرۆک و فەرماندەرەکانی پارتی نازی، لە دواییدا لەگەڵ پۆلیسی ئەڵمانیادا بە سەرکردەیی هیملەر تێکەڵکران. 4. TPSI ئەم تیپە لە ساڵی 1921دا لەژێر فەرمانی تایبەتی فۆهرەر واتە هێتلەر خۆی دامەزرا، تاکو لە پاشە ڕۆژدا پەرەی سند و زۆر بوو بە لەشکرێکی گەورەی سەر بە پارتی نازی. ئاژاوە نانەوە و دووبەرەکی خستنەوە و تۆقاندنی ئەو کەسانەیان پێسپێردرا بوو کە حەزیان لە پارتی نازی نەئەکرد یا بربەرەکانیان ئەکردن. لەم دواییەشدا هەرچی ئیشی نهێنی جاسوسی بوو بە ئەندامانی ئەم تیپە سپێردرا بوو. 5. گستابۆ یاخود پۆلیسی نهێنی کە نازیەکان هاتنە سەرکار دوای ئەوەی گۆرینگ دایمەزراند لقوپۆپی بە هەموو ئەڵمانیا و وڵاتە داگیرکراوەکانە لە کاتی شەڕدا بڵاو بووەوە. ئەرکی سەرشانی گستابۆش دیسانەوە هەر نەهێشتنی هەموو بربەرەکانیەک بوو بەرامبەر بە پارتی نازی و سەرکردە و فەرماندەرەکانی و لە ناوبردنی هەر کەسێک یا کۆمەڵێک کە دژیان بێ. لەم ڕووەوە ئەندامەکانی گستابۆ هەرچیەکیان بکردایە و هەر کەسێکیان بکوشتایە و ببڕایە لێپرسینەوەیان نەبوو. 6. کۆمەڵی سەراواری جەنگ و فەرماندەریەتی بەرزی هێزی چەکداری ئەڵمانیا. ئەوانە بوون کە لە مانگی شوباتی 1938ەوە تاکو ماییسی 1945 هەر کەسە فەرماندەرێک یا پێشەوایەک لە هێزی هەوایی یا دەریایی یا وشکانی ئەڵمانیادا بووە. شکاندنی پەیمان و دەستەبەربوون و خۆ ئامادەکردن بۆ شەڕ هەڵگیرساندن. ئەو پەیمان و ڕێکەوتن و دەستەبەربوونانەی دەوڵەتەکان لە ناو خۆیاندا بڕیاریاندا بوو کە ئەڵمانیا شمۆری کردبوو بۆ جێبەجێکردنی هەر ناکۆچیەک ڕوویدا بە ئاشتی بۆ ئەوەی هیچ شەڕێک هەڵنەگیرسێت. یەکێک لەو پەیمانانەی ئەڵمانەکان کردیان بەژێر پێوە ئەو پەیمانە بوو کە لە ڕۆژی 26 تەمموزی ساڵی 1999 لە لاهای مۆرکرا. ئەڵمانەکان هەر لە خۆیانەوە لە ڕۆژی 6 نیسانی 1941 هەڵیان کوتایە سەر یۆنانستان و یوگسلاڤیا و داگیریان کرد. بە پێچەوانەی پەیمانەکەیانەوە کە ئەبوایە ڕێگای ئاشتیان بگرتایە بۆ نەهێشتنی ناکۆکی لە ناواندا. دیسانەوە ئەڵمانەکان پەیمانی لاهای کە لە ڕۆژی 18 تشرینی یەکەمی ساڵی 1970دا بڕیار درابوو بۆ گرتنی ڕێگای ئاشتی لە هەموو ناکۆچیەکدا کرد بە ژێرپێوە
کەچی بە پێچەوانەی ئەوەوە هەڵیان کوتایە سەر ئەم دەوڵەتانە لەو ڕۆژانەدا کە لە خوارەوە نووسراون بێ ئەوەی ڕێگای ئاشتی بگرن. لە 1 ئەیلولی ساڵی 1939دا هەڵیان کوتایە سەر پۆڵەندە و داگیریان کرد. لە 9 نیسانی 1940دا هەڵیان کوتایە سەر نەرویج و دانیمارک. لە 10 ماییسی 1940دا هەڵیان کوتایە سەر لۆکسۆمبۆرگ و بەلچیکا و هۆڵندا و داگیریان کرد. لە 22 حوزەیرانی 1941دا هەڵیان کوتایە سەر رووسیا. لە ڕۆژی 11 کانونی یەکەمی ساڵی 1941دا بڕیاری شەڕیان لەگەڵ ئەمریکادا. تاوانی گوناهبارەکان. ئەو زۆرداری و دەستپیسیانەی ئەڵمانەکان بەکاریانەهێنا لە کاتی شەڕە ئەمانە بوون: بڕگەی یەکەم، کوشتن و تونجوڵانەوە لەگەڵ شارستانیەکاندا. دەستوری شەڕ وهایە لەشکری سەرکەوتوو پێویستە جوڵانەوەی لەگەڵ شارستانیەکاندا کە شەڕکەرنین باش بێ، کەچی ئەڵمانەکان بە پێچەوانەی ئەم دەستورەوە چی جەور و بەدکاری بوو ئەوەیان بەکارهێنا، وەکو ئەندامی لەش پڕاندن، خنکاندن، شیشی سوورەوەکراوکردن بە لەشدا، هەڵکێشان لە ئاوی سارد. ئەمانە بوون بەهۆی ئەوەی زۆر کەس لە بەندیخانە و زیندانەکان بکوژرێن و لەناو بچن. هەروەک لە فەرەنسا ڕوویدا. یەکەم، لەو 230 ئافرەتەی کە لە شاری کۆمپیان دوورخرانەوە بۆ زیندانی ئۆزڤیچ لە دوای 4 مانگ 180یان لێبرد. دووەم، لە 1 کانونی یەکەمی ساڵی 1943ەوە تاکو 15 نیسانی ساڵی 1945 22,761 کەس لە زیندانی یۆختوالد مردن. سێیەم، 11,560 کەس لە زیندانی داخاودا لە 1 کانونی دووهەمی 1943ەوە بۆ 15 نیسانی 1945 مردن. چوارەم، مردنی 780 قەشە لە بەندیخانەی مۆیسویسن لە ناڕەحەتی و جگە لەوانە بە جۆرێک ئازاری بەندیەکانیانەدا و ئەیان چروساندنەوە کە لە مێژووی ئادەمیزادا شتیوان نەبیستراوە و ڕووی نەداوە، وەک بەکارهێنانی لاشەی زەلامی زیندوو لە ئیشی موختەبەردا. بەم جۆرە 600 کەسیان لە ناو شارەکانی وڵاتی دانیمارک و هۆڵندا، 500 کەس و لە لۆکسۆمبۆرگ 1021 کەس، لە رووسیا 1.5 ملیۆن تەنها لە زیندانی میدانک و 4 ملیۆن لە زیندانی ئۆزڤیچ و 700,000 کەس لە شاری لگاو کوشت. کوشتنەکەیشیان یا بە ورگ هەڵدڕین، یا ڕەخکردنەوە لە ناو سەهۆڵاوە، یا لەسەر لێدانی کەمانچەی هەندێک لە بەندیە کەمانچەژەنەکان ئەکوژران. لە مانگی حوزەیرانی ساڵی 1943دا ئەڵمانەکان بۆ ئەوەی گوناه و خراپەکانیان بشارنەوە زۆر لە لاشەی کوژراوەکانیانە سووتاند، ئینجا ئێسقانەکانیان نەهاڕین بۆ ئەوەی لە کشت و کاڵدا بەکاریان بێنن. لە ساڵی 1944دا هەر لە رووسیا 3 زیندانی گەورەیان پێکێنا، بە هەزارەها زەلامیان تێچڕاند. ئینجا نەخۆشی گرانەتیاوی و یا ڕشانەوەیان تێکەڵاوە کردن بۆ ئەوەی هەموویان توش ببن. بە بنمیچەکانەوە لە شاری بیاتیگۆرسک لە رووسیا زۆر کەسیان بە زیندۆیی هەڵەواسی تاکووە تاساند. ئینجا فڕێیان ئەدانە خوارەوە و بە گولە ئەیان کوشتن. لە دەور و پشتی شاری ستالینگراد دوای ئەوەی ئاڵمانەکان شکان، ڕووسەکان زیاتر لە 1000 لاشەی زەلامیان دۆزیەوە کە هەموو گوێ یا لووت یا دەست یا قاچ یا مەمکیان بڕابوو. بڕگەی دووەم، دوورخستنەوە و ئیشی زۆر واتە سۆخرە. ئەڵمانەکان هەر جێگایەکیان داگیر بکردایە خێرا دانیشتووی ئەو وڵاتیان ئەگواستەوە بۆ ئەڵمانیا یا بۆ جێگایەکی تر کە مەکینە و کارخانەی چەک دروستکردنی خۆیانی لێبوو. بە زۆر و بێپارە و خەرجی ئیشیان پێئەکردن بۆ ئەوەی شەڕەکەیانی پێ بڕێوە بەرن. هەروەک لە فەرەنسا لە ساڵی 1944دا 65,200 کەسیان بۆ لایەکی تر دوورخستەوە. لە رووسیا 4,978,000 کەس، لە چیکۆسلۆڤاکیا 750,000 کەسیان دوورخستەوە. بڕگەی سێیەم، کوشتن و بەتونجوڵانەوە لەگەڵ دیلەکاندا. ئەڵمانەکان زۆریان لە دیلەکانە کرد کە بە پێ ڕێگایەکی دوور و درێژ ببڕن.
زۆر جار ئەگەییە 600 کیلۆمەتر بێ ئەوەی خواردنێکی وەهایان بدەنێ بەری دڵیان بگرێ. هەندێک جاریش زۆریان لێ ئەکردن 48 سەعات بەڕاکردن بەبێ وەستان بڕۆن. ئەگەر یەکێکیان بوەستایە یا دوابکەوتایە ئەیان کوشت. لە بەندیخانەکانی شاری گرۆدینز ڕاڤاڕوسکا خواردنیان ئەوەندە کەمەدا جاری وا هەبوو بە 35 کەس سەمونێکیان بەرەکەوت. بڕگەی چوارەم کوشتنی بارمتەکان. ئەڵمانەکان لە مانگی تشرین یەکەمی ساڵی 1940دا 2300 ئافرەتی بارمتەی یوگۆسلاڤیان بە گولە لە شاری گراگنیڤاتس کوشت. هەروەها لە شاری گرالیگۆش هەر لە یوگۆسلاڤیا 5000 ئافرەتی دیکەیان کوشت. بڕگەی پێنجەم تاڵانکردن و شێلاندنی سامانی گشتی و تایبەتی. ئەو گوناهبارانەی ئەڵمان هەر وڵاتێکیان داگیر کردایە دەست بەجێ پڕیان ئەدایە سامانی گشتی تایبەتی میلەت و دەوڵەت بۆ بەهێزکردنی هێزی ئابووری وڵاتە داگیرکراوەکان و هەژارکردنیان و بۆ بەهێزکردنی ماکینەی جەنگ و کۆکردنەوەی سامان بۆ خۆیان. لەم ڕووەوە هەرچی خواردەمەنی یا کانگایەک بۆ پیشەسازی بشایە ئەیان ناردە ئەڵمانیا. اینجا دەستیان ئەگەر بەسەر هەموو کارخانە و چرخێکە لە هەر لایەک بووایە. هەر جێگا یا شوێنێکیشان بەجێ بهێشتایە هیچیان بە ساغی تیان نەهێشتەوە. یەکە یەکە شارەکانی پیشەسازیان وێرانە کرد. جگە لە وێرانکردنی هەموو ئامۆژگایەکی خوێندەواری و زانیاری لە وڵاتە داگیرکراوەکاندا. بایی 79 ملیار و 961 ملیۆن و 479 هزار فرانک کانگایان لە فەرەنسا لە کاتی شەڕدا سند و ئەو درا و پارانەی لە دەوڵەتی فەرەنسەیان هەر لە کاتی شەڕدا بە هەر جۆرێک بێت سند لە حوزەیرانی 1940ەوە تا 1944 نزیکەی 631 ملیار و 866 ملیۆن فرانک بوو. لە رووسیان زیاتر لە 1970 شار و 700,000 دێو 6 ملیۆن خانوویان ڕووخاند و وێران کرد کە ئەمە بوو بەهۆی ئەوەی 25 ملیۆن کەس بەبێ شوێن و جێگا بمێننەوە. ئەڵمانەکان بڕیاریاندا بوو هەرچی شارە گەورەکانی ڕووسیا هەیە ژێرە و زەبەریان کەن و یەکیان لێدەرنەکەن. هێزگار شاری پێترۆسبۆرگ کە فۆهرر خۆی فەرمانێکی دەرکرده بوو کەمانەوەی ئەم شارە دوای ئەوەی هەموو ڕووسیامان داگیر کرد پێویست نییە. جگە لەوانە هەر لە ڕووسیادا هەرچی پەیکەر و دانراوێکی زانیاری و سەلاری بوو هەموویان وێران کرد. هەروەک لە شاری میخایلۆفسکۆیە گۆڕی بوێژی بەناوبانگی ڕووس پوشکینیان لە بن دەرهێنا و ئەنتیکەخانەی لیۆن تۆلستۆی و گۆڕەکەشیان هەڵتەکاند و لە شاری کلین پاشماوەی کەمانچەژن چایکۆفسکیان هەموو لە ناو برد. هەروەها 1670 کڵێسای ئەرستۆدۆکسەکان و 2370 کاسۆلیک و 67 بچووک بچووک و 532 کەنیشتەی جوولەکەیان وێران کرد. بڕگەی شەشەم ئازاردان و چروساندنەوەی گشتی. ئەڵمانەکان سیاسەتێکی گشتیان بۆ چروساندنەوە و ئازاردانی گشت دانیشتوانی وڵاتە داگیرکراوەکان هەبوو. هەروەک یەکێک دەستی لێ بکردنایەوە یا لێی بکوشتنایە بەڵام نەیان دۆزیایەوە ئەوان ئەو سەرانەیان بە هەمووان بە کوشتن یا بە تاڵانکردن ئەبژارد. ئەو سەرانەیەی لە فەرەنسیان لە کاتی شەڕا سند گەیشتە 1 ملیار و 157 ملیۆن و 179 هزار و 484. بڕگەی حوتەم ڕووخاندنی شار و دێ و بنکە بەخۆڕایی. ئەم گوناهبارانە زۆر لە شار و دێهات و خانوویانە ڕووخاند یا ئەسووتاند بەخۆڕایی بێ ئەوەی پێویستیەکی بۆ بەڕێوەبردننی کاروباری سوپا هەبێ. هەروەک شاری شیربڵاک لە نەرویج و ساندیێ و دێهاتی سانتێرێز لەمۆر سێوێیان لە فەرەنسا ڕووخاند. جگە لە زۆر دێهات و شاری تر لە یۆگوسلاڤیا و چێکۆسلۆڤاکیا و ڕووسیا. بڕگەی هەشتەم ئیشکردنی زۆر بە شارستانیەکان. هەروەها زۆر ئیش و سۆخرەیان بەو شارستانیانە ئەکرد کە حەق نەبوو بە جۆرەی پەیمانی ناودەوڵەتان و چۆنیەتی شەڕ پێیان بکرێ
یا بۆ بەڕێوەبردنی کاروباری لەشکر پێویست بن. هەروەک لە فەرەنسا لە ساڵی 1942ەوە بۆ 1943 نزیکەی 963,813 کەسیان بە زۆر نارد بۆ ئەڵمانیا بۆ ئیشکردن لە کارخانەکانیا. بڕگەی نۆیەم بڵاوکردنەوەی خوڕەوشت و بیر و باوەڕی نازی لە وڵاتە داگیرکراوەکاندا بە زۆر. هەروەها ئەم گوناهبارانە هەرچیەکیان لەبارا بوو کردیان بۆ ئەوەی هەستی نیشتیمان پەروەری لە بیری دانیشتوانی وڵاتە داگیرکراوەکان بەرنەوە و لە یەکیان دوورخەنەوە و بۆ ئەوەی ئیشی خۆیان باشتر بڕوا و زیاتر سەر بگرێ. لەم ڕوەوە کارەساتێکیانە کرد هیچ کاتێک لە مێژوودا شتی وەها ڕووی نەداوە. بەجارێک دانیشتوانی شارێک لە وڵاتێکی وەک فەرەنسەیان ئەگواستەوە بۆ شارێک لە پۆڵندا و لە جێگەی ئەوان لە ئەڵمانەکانی خۆیان دانا. لە 28 ئەیلولی 1940دا فەرمانێکی ئەڵمان بۆ گشت دانیشتوانی وڵاتی مۆزیل لە فەرەنسا دەرچوو کە پێویستە لەسەر هەر خێزانێک ناتۆرە و ناوی خێزانی لە فەرەنسیەوە بۆ ئەڵمانی بگۆڕێ. ئەوانەی لە پێشەوە لە بەندەکانە باسکران ئەو تۆمانجانە بوون کە ئاراستەی ئەو چەند کەسانە کران کە لەلایەن مەحکەمەی گشتی لەشکری سوێندخوارانەوە هێنرابوونە لێپرسینەوە. ئەو هەموو گوناهانەی جێڕامانەوە هەریەکە نمونەیەکن بۆ جۆرە تاوانێک، نەک ئەوانە هەموو تاوانەکانی ئەم گوناهبارانە بووبن و هیچی تر کە لە کاتی شەڕە بەکاریان هێناوە و کردویانە. ئەم گوناهبارانە محاکەمە کران، بەڵام بێگومان فەرمانی دادگا هەر چۆنێک بێت و چەند قورس و گران بێت، ئێنجا تا جیهان جیهان بێ تۆڵەی ئەو هەموو لێ قەوما و کوژرا و بریندار و ماڵ وێران و دیل و برسی و هەژار و بێتاوان و بێگوناهانە ناسێنێ کە شەڕی گەورەی دووهەمی ئەڵمانەکان داوێنی گرتن. ئەوەی بەسەری هێنان هێنایی، چونکە گوناهی ئەمانە لەوە دەرچوو بوو کە لە وزەدا بێت و تۆڵەی بسێنرێت. لە ڕاستیشدا هەندێک لەوانە حکم دران، هەندێکیان ڕزگاریان بوو، لەوانەی حکمیش دران هەندێکیان لە دواییدا حکمەکەیان تەواو کرد یا فەرمانی لێخۆشبوونیان بۆ دەرچوو. بە کورتی زۆر لە تاوانبارەکان گوناهەکانیان ئەدایە پاڵ فۆهرر کە ئەویش کەس نەیزانی چۆن خۆی لە ناو برد پێش ئەوەی دەستی هێزەکانی سوێندخۆرەکانی بگاتێ. سەرنج لەم کارەساتە. بەداخەوە درێژەی ئەم دادپرسیە بە تەواوی هەردەست نەکەوت، بەڵام لە هەمان کاتیشدا نەمویست خوێندەواری کورد لە باسی تاوان و تاوانبارەکانی نازیەکان بێبەش بکەم. بەم سەرپۆتەش بێت کەوا پێشکەشم کردوون، واتە نەمانتوانی لە جۆری دادوەریەکە بکۆڵینەوە، بەڵام ئەوەندە ئەڵێن ئەم دادگایە یەکەم بوو لە جۆری خۆی و لەوە و پێش لە مێژوودا شتی وەها ڕووی نەداوە. دەوڵەتە گەورەکان بە جۆرەی پەیمانی لەندەن ئەم دادگایەیان دامەزراند بۆ چاوترساندنی کاربەدەستانی دەوڵەتانی تر کە نەخەڵەتە بن جارێکی تر شەڕ هەڵگیرسێنن. چونکە شەڕی ئێستا شەڕی لە ناوبردننی مرۆڤایەتیە و داوێنی هەموو کەسەگرێتەوە، بگرە داوێنی هەموو زیندەوەرێکی شەگرێتەوە، بە تایبەتی دوای بەکارهێنانی بۆمبای ئەتۆم و جۆرەکانی کە ئێستا جارەهای جار پەرەیسەندووە. واتە ئەگەر شەڕ ببێتەوە ئەو چەک و بۆمبایانەی ئەمڕۆ هەن بێت و بەکاربهێنرێن، جیهان خاپورەکەن و ئەوەیش کە بمێنێتەوە سەقەت و دەستەوستان. ڕەنگ هەیە ڕۆڵەی ڕۆڵەشی هەرخێر لە خۆی و لە خاکەکەی و لەو هەوایە نەبینێ کە هەڵیەمژێ. ئالەم سیرکردن و بیرکردنەوەشەوە بوو کە کۆمەڵی میلەتانی یەکگرت و ئەنجومەنی ئاسایشیان دامەزران کە هەر ناکۆکیەک ڕوو بدا لە ناو دەوڵەتاندا بەخۆشی و قسە لێکردن چارەسەری بکەن، نەک بە پەلاماردان و شەڕ. لە هەمان کاتیشدا هەموو دەوڵەتان پێکەوە و لەژێر سێبەری کۆمەڵەدا هەوڵی پێشکەوتنی مرۆ و خێر و خۆشی بدەن، لە ناو یەکدا یارمەتی یەکتر بدەن. ئەو شەڕێ هێتلەر و پارتەکەی هەڵیان گیرسان بە نیازی داگیرکردنی هەموو جیهان و حکمی هەموو ڕووی زەمین، مژینی خوێنی هەموو مرۆڤ، گەلی ئەڵەمانیش بەژوور سەر هەمووانەوە. بێگومان ئەمە خەوێک بوو، نەک هەر هێتلەر دی بووی، بەڵکو پێش ئەویش گەلێک کەس دی، بەڵام بۆی نەهاتە دی و ئێستاش دوور نییە زۆر کەس ئەو وڕێنەیە بکە. بەڵام
هەرگیزە و هەرگیز هەر حەق شوێنی خۆیەگرێ و ئاڵای داد ئەشەکێتەوە. هێتلەر کە دوا ڕۆژی ڕەشی سامناشی بە چاوی خۆی دی ئەوە بوو خۆی لە ناو برد، دوای ئەوەی پارتەکەی بەقڕدا و وڵاتەکەی و جیهانی وێران کرد. بەڵێ هێتلەر مرد و مرۆڤایەتی و گەلانی خێرخوا و ئازادی خوازانی سەرڕووی زەمین دەستیان دایە دەستی یەک و چاکیان لێکرد بەلادا، جیهانیان جێڕایەوە دۆخەکەی ئەوسا و گەلێک زیاتریش. ئەوەندە پەرەیسەند و هێزی گەلانی ئازادی سەرڕووی زەمینیش ئەوەندە زیادی کرد و یەکی گرت کەس حەدی ئەوەی نەبێ جارێکی تر ئەو فیلمە سامناکانەی پێشوو بخاتەوە کار و دەست لە شیرازەی ئاساییشەوە بدا، چونکە ئەوانەی کە ئەو ئاگری جەهەنەمەیان هەڵگیرسان لە پێش هەموو کەسێکدا خۆیانی تیا سووتان و بوون بە کۆڵەور. بەڵام وەکەڵێن ئەو تاوان بارانە ڕۆژی دەجار زیندوو بکرێنەوە بکوژێنەوە هێشتا هەزاریەکی تۆڵەی ئەو تاوانانەیان لێ ناکرێتەوە کە بەرامبەر بە میلەتان و مرۆڤایەتی کردیان.